بەڕاستی من زۆر سپاسی برادرانە ناکەم کە ئەمڕۆ پێشوازیان کردم لە مەتاری بێرمەنگام بۆ دیداری فیلمی کوردی کە ئەمە یەکەم دیارە من دڵنیام ئەو دڵسۆزی خۆشەویستی ئەوانەیانە بۆم دیدارە سەرکەوتویانەکات و ئیشەڵڵا ئەمە بەردەوامە بێت و ساڵانە و زۆرم پێخۆشەکە ئاوڕێیان لە بینەری کورداوە لە ئەوروپا بووی ئەوانی ژۆ فلیمانە بینن کە لە کوردستان پێشەژەکرێ چۆ بەڕاستی ئەوان بێبەشن و هیوادارم بینەرێکی باش کۆ بێتەوە چکە فرسەتێکی زۆر چاکە. ئەمڕۆ پێشوازیکان لە شاری بەرمەنگەهام بە بۆنەی فستیڤاڵی فیلم کە لەم شارە سازەکرێ بۆنەیەکی ئەجگار خۆشە بۆ من و یادی هاوڕێی خۆشەویستمان کاک دڵشاد ئەحمەد دەکەینەوە کە بۆ ساڵەها فستیڤاڵی فیلمی لە شاری وتەبۆری سوید ڕێگە خست و من و هاوڕێی خۆشەویستم کاک سیروان جەمال کە ئێستا قسەتان لەگەڵا کرێمە لێ ئامادە بووین. ئەم بۆنەیە یعنی هەم بۆ یادی ئەو هەم بۆ ئەوەی کە دەریەخات ملەتی ئێمە لە شاری بەرمەنگەهام یاخۆ لە بریتانیاش گەیشتۆتە ئاستێک کە باغ بە فیلم و بە سینەما بدە. دەستخۆشی لە خۆتانەکەم کاک گۆڤا و هاوڕەکانی تر کە بەڕاستی ماوەیەکی زۆر هیلاک بەم ئەرکەوە و هیوادارم فستیڤاڵێکی جوان و سەرکەوتوو بکەین و خەڵکی تری ناکورد یعنی خەڵکی بێگانە بتوانێت فیلمەکانی کورد ببینێت کە هەستەکەم چۆتە ئاستی فیلمە ئێرانەکان و فیلمی گەلانی تری ناوچەکەوە. ئەمڕۆ پێشوازیمان کرد لە شاندێکی تری دیداری فیلمی کورد لە وڵاتانی ترەوە کە هاتوون و هەروەها لە وڵاتانی کەنەداوە لە وڵاتانی ئەمریکاوە لە ئەوروپاوە لە سویدەوە لە چەندین وڵاتیکە بە خۆشحاڵی و دیداری فیلمی کوردی لە خزمەتە مولایەکدا دەبێ و سپاس بۆ کەناڵی بیکەیفۆش کە بەردەوام لەگەڵمانە و سپاس بۆ هەمووانی کە هاوکارمان بوون بەردەوام لە خزمەتی مولایەکا بین و ئیشەڵایەمەوە بەڕێیەکەبین بۆ دیداری فیلمی کوردی لە بێرمیگام. سپاس بۆ کەناڵی بیکەیفۆ.